ناسیوتەوە کەسایەتێکی چۆن بۆ گەرباسێکیمان بۆ بکەی لەو چوارچێوەی ئەو سیاسەتێک ئەو چەند ساڵێک کردی. پێشەکی هاوخەمی بۆ بنەماڵە و کەسوکاری مامۆستا بادین نووری و بۆ کۆستا لە ڕاستیا من و مامۆستا بادین نووری لە کۆنەوە یەگەناسین، بەڵام ئەوەی کە زیاتر ئێمە پەیوەندیەکانمان دەستی پێکرد لە ساڵی 1970 لە شاخەکانی کوردستان هەردوو لا پێکەوە پێشمەرگە بووین. لە 1970ەوە ئێمە نزیک بووین، نەک هەر نزیک بارگاکانمان تێکەڵ بوو. ئەو کات مامۆستا بادین نووری مەسئولی پارێزگای سلێمانی و کەرکووکی حیزبی شووی عێراقی بوو. لەوە دەستی پێ کردووە، لەو ماوە دوور و درێژەدا ئێمە هەمیشە پەیوەندیەکانمان بەردەوام بووە. زۆر باشە. سەبارەت بە دۆخی ئێستای عێراق دەمەوێت بزانم هۆکاری ڕێگنەکەوتنی نێوان هەرێم و بەغداد لەم کاتەدا کە هاوڵاتیان هەرێمی کوردستان باجەکەیان داوە چییە؟ وڵی خۆی لە ڕاستیە مەسلەی هەرێم و بەغدا ڕەنگە یەکەم لە یەک تێنەگەیشتنێک هەبێت لە بینی هەردوو لادا. دووهەم تا وەکو خۆشتان ئاگادارن خۆ جێگری سەرکی حکوومەت لە ماوەیە چەند جارێکەوە بەغدا هاتوچێ بەغدا کراوە چۆ بۆ بەغدا، بەڵام ئەوەی کە تا ئێستا ئامادە نەبێت لە بەغدا ئامادە نییە لەگەڵ کووردا مەسەلای شتێ بکات. مەساوتیان 250 بەرمیل نەوت تەسلیم کات، ئەمان بڕیاریاندا تەسلیمی بکەن، بەڵام وان کردیان بە 480 بەرمیل نەوت زیادیان کرد، واتە بەهانە ئەگرن و ئەوان هاتن مەسلەی بەبێ کورد مەسلەی میزانیان قەرادا بەبێ کورد مەسلەی قانونی هەڵبژاردنەکان لە یەک بازنەوەیە لە 90 بازنەوە کردیان بە 83 بازنە کە ئەوە یەکێکە لەوە ئەگەر کورد یەک بازنە بێ عێراق ڕەنگە 85 کورسی بێنێ، بەڵام ئێستا ڕەنگە 54 و ئەوانە بێنێ. ئەنی ئەمانە هەمووی عێراق ئیتیجایەکیان وەرگرتووە. مەسەلا عێراق پێشەوە دەبا بۆ هات پێشمەرگەی شێرە لە کەرکووک، ئەنی کۆمەڵێ شت کرا بەرامبەر بە کورد تا ئێساش بەردەوامە. ئێمە جاران سوڵتە دەسڵاتەکان لەگەڵ عێراقا کورد دژی کورد بوو، ئێستا میلەتەکە ئێستا هەر حیزبێ لە بەغا دژی کورد بێت دەنگ زۆرتە دێنێت. وەختی انتخاباتە ئێستا هەندێکیان خۆیان بە ئاشکراڵێن ئەڵێن وەختی انتخاباتە ناوێرین هیچ شوێک پێین لەگەڵ کووردا بۆی دەنگمان کەمە بێتەوە. واتە خەتەرە ئەو لەوەدایە خەتەرەکە کە میلەتێک نەتەوەیەک دژی نەتەوەیەکی تر بێ. جاران سوڵتە بوو سڵتەکە ئەوە گۆڕێکی تر بێت. چەند پێشتر ئاگاداری ڕۆشنی شاندەکان و هاتنەوەیان ڕێکەوتنەکان بوون کە ئێستا بەغا ئەڵێ هەرێم نەوتەکەی ڕادەست نەکردو، بۆیە ئێمەش پابەندی ئەو ڕێکەوتن نابین بە ناردنی پارە. ئێوە وەکو حیزبەکانی ئێرە ینی پێکەوە ئاگاداری هەموو ئێمە دوو جار هەمووی ڕەنگە نا، بەڵام دوو جار ئێمە کۆبوونەمان کردووە لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستاندا. هەردوو جارەکە لەگەڵ هەموو حیزبەکان مناقەشەیەوە کراوە، لەسەر ئەوە ڕێک بوون 250,000 بەرمیل نەوتەکە تەسلیمی عێراق بکرێ و نیوەی داهاتی حدودەکانیش و نوێنەری عێراق لە حدودەکانیش بێ. ئەمانە وەفدەکە لەگەڵ خۆیان بردوێتی بۆ بەغدا ڕۆیشتووە. ئیتر من وردەکاریەکان نازانم بەڕاستی، بەڵام ئەوەی کە لای من شاراوە بوو وەفدەکە کە دێتەوە باسی وەزەکانی بەغدا ناکە بەغدا چی وتووە، حەقە بۆ کورد بازیکەن بۆ خەڵک بازیکەن. مەسەلا بە ئاخر جار بەغدا پێی وتون بڕۆنیەوە خۆتان بۆ خۆتان بژێنن، ئێمە ناتوانین ئێمە خۆمان دوای قەرزە ئاگەڕین هیچمان نییە. ئەمە هەتا هەندێکیان وتیان ئاخر ئێمە عێراقین تێ عێراقین سەر چاومان، بەڵام لە بڕۆن لە پارە و لە ئیدارەی خۆتانە بۆ خۆتان سەر بەخۆبن چێکەن بڕ خۆتانی بکەن. ئەنی ئەوە خۆی بۆ خۆی ینی هینێکی ئەوەیە کە تۆ ناتوانانی لەگەڵ ڕەنگە ئەو ئەخرێتەدا ڕیسی وزەرا ڕەنگە ڕیسی وزەرا بێوێ هەندێشت بکە، بەڵام دەسڵاتی نییە خۆتانزان بەخەدە دکتۆر عادل یەکەندانی پەرلەمانی نییە لە عێراق دیفاعی لێ بکە. لەبەرە سبەینێک پەرلەمان کۆ بێتەوە هەڵەشان لێکردوتیان ئەگەر پارەکە بنێری دێمە کۆبوونێت تۆ لا ئەبین لە ڕیسی وزەرایی. لەبەرم پێم وایە ئەمانە هەمووی کۆ بووەتەوە. قەزیەکەت قەزیی سیاسیە، قەزیەکەم تەنها مۆزوعی ئەوە نییە مەسەلەی کورد. کووە بەغدا ئێستا کوردی بە شەریک قوبوڵ نییە و ڕەنگە لە کاتی دەسووری عێراق کورد هەندێشتی بەسەرا تێپەڕی بێ. ئێستاش ئەبینن گوێتان لێ ئەڵێ بەغدا زۆرینە و کەمینە بەڕێەکات کە تۆ زۆرینە کەمینە لە پەرلەمان بەڕێکرد خۆ کورد 100 ئەندامی پەرلەمانی شێبێکی پێ ناکرێت. پێشتر لێدوانێکت لەسەر جۆ بایدن دابوو لە ناو سوشال میدیا زۆر کارزانەوە لێکەوتووە، دوایەوە ئێستا دەرچووە تۆ چ قسێکی هەیە لەسەری؟ وڵا ئومێدەکەین ئێمە مەسەلەی مەوزوعەکە کووردە. من جۆ بایدن ڕەنگە یەک دوو جار بینی بێتم
بەڵام مەوزوعکە قەزەی کووردە کێ لەگەڵ کورد پشتیوانی بکات کێ پشتیواوکاری کورد بکات هەنی لە کاتی ترامپا خۆتان نەزان کورد زەرێکی زۆری کرد و ڕەنگە هەر کوردیشی هەتا بە لە کورد لە سووریا وتیەوە پارۆچەکیانە دەینە چون شەڕمان پێکردنی تا پێویستمان پیان نییە ئەنی گەیشتە ئەو حەدانە بە شێوەیەکی خراپ باسی کورد بکە جۆن بایدن کورد ئەناسێت پەیوەندی لەگەڵ کووردا هەیە هاتوچۆی کوردی کردەوە مەسوولی مەلەفی عێراق بووە لە کاتێکە هەشت ساڵ جێگری ڕیسی ئەمریکی بووە ئەمانە ڕەنگە بە تاکید من ناڵێم ئەوە فریشتەیەکەوە هەموو شتەکانەکە بەڵام زۆر باشترە بێت لە ترامپ پێت وایە لە نەسیاسەکان لە هەرێم بتوانن لەم دۆخەیە یەک بگرن بتوان کۆبوونەوە بکەن بۆ تێپەڕینی ئەم دۆخە وڵام من ئەڵێم ئەو لایەنانەی کە دڵسۆزی ئەو میلەتە بن دڵسۆزی ئەم وڵاتە بن پێویستە کۆبنەوە پێکەوە ئەبێ پێ بەسەر برینی جگەری خۆیانە بنێن چارەسەری کێشەی میلەتەکە بکەن ئەنی ئەوان مەسئولن لە چاک و خراپی ئەم وڵاتە بۆ لە شتێکی باشە هەمویان قرتێنەیەگە جۆ ئەبرن 100 جار باسیەکەن وڵا فڵان جادەمان کردەوە فڵان نەزانام چەند مەتر قیرمان کرد ئەی بۆ لەوە ئامادە نین باسی بێن بۆ میلەتەکە خۆیان کۆبنەوە بۆیە پێم وایە پێویستە هەموو هێزە سیاسیەکان کۆ بێتەوە پێکەوە قەرار بدەن پێکەوە چارەسەرێک بۆ ئەو وەزعی میلەتەکە ئەو داهاتەی لە کوردستانەیە کۆیکردنەوە ئەو لەگەڵ بەغدایشا باوەفت بەشدار بێت بەردەوام بێت لەگەڵ بەغدا بەردەوام بێت هەر کات بەغدات سەرخەت ئێمە لەگەڵ یابین بەڵام ئێمە نابێت چاوەڕێ بکەین هەموو ئێرکەکانمان لە زەمیلەی بەغدا بێ و چاوەڕێی بەغدا بکەین خۆشمان دەوێت چارەسەری کێشەکانی خۆمان بکەین. سپاس.